کتێبی نەوەی یەکەمی عەلمانیەتی کورد، نووسینی مەسعود عەبدولخالق، وەرگێڕانی بۆ زمانی کوردی سەرهەنگ عەبدولواحید، پاشکۆ ڕیشەی ئیلحاد لە کوردستاندا، ژمارەی سپاردنی 856 بەرواری 19/11/2018 زایێنی، خوێندنەوەی ئەیوب فارس. چ کاتێک ڕەوشی ئاینی لەگەڵ دۆخی هەڵبەز و دابەز بوو، ئەوە دەبێتە ململانی ئاشتەوایی پێکەوە لەگەڵ عەقڵ. ئەوە دەبێتە سەرەتای سەرهەڵدانی عەلمانیەت و پشویشە بۆ سربەخۆی و پیرۆزی ئاینە، چونکە ئاشتەوایی نێوان ئاین و عەقڵ وەک نەریت لە یاسای دەسەڵاتی سەردەمی و زەمەنی بەرجەست دەبێت. دواتر ئاشتەوایی بە گوێرەی ئاستی عەقڵی ساتی و ئانی دێتە بوون. ئەمەش دەبێتە هۆی لاڕێبوونی ئاین و کەم و کوڕی، تا ئاستێک لە هەندێک ئاین فرەخوایی دروست دەبێت. لەوانە خوای خراپە و خوای چاکە، خوای ڕۆژ و خوای باران، خوای وشکانی و خوای دەریا، دواتر خوای هەموو تیرەیەک. لە قاموسی خورافات بە سەدان خوای جۆر بە جۆر تۆمار کراوە. لە مێژوودا شالیمۆ خواوەندی خێری ئۆگارینەکان بووە، فۆرسیتی خواوەندی ئاشتی ئەسکەندە نافیەکان بووە، کیۆپید خواوەندی ئاشتی ڕۆمان بووە، میترا خواوەندی دادگەری ئاریەکان بووە، ئەشتار خوای جەنگی ئاشوریەکان بوو، ئانۆ خوای سۆمەرەکان، ئۆدینیش خوای جەنگی ئەسکەندە نافیەکان بووە، ئۆنیرۆس خوای جەنگی میسرەکانی کۆم بووە، ئیرینیس خوای ئەگریگیەکان بوو بۆ تۆڵەسەندنەوە، ئیراناگی خوایەکی میلەتانی ژاپۆنی جەنگی بووە، ئایسەر خوای جەنگی ئەسکەندە نافیەکان بووە، ئەسیکۆلاب خوای چارەسەری نەخۆشی بووە بۆ ئەگریگیەکان، زبابە خواوەندی بابلیەکانی جەنگ بووە، لامشۆ مارس میرفا مۆت نینۆرتا یۆتیزلۆپۆ چیلی ئەوانە هەمووی خواوەندی شەڕ و توندی تیژی بووە، ئەوانە هەمووی خواوەندی جەنگ و توند و تیژی بوون. جیا لەوەی خوای ئاسمان و خوای زەویش هەن. پەراوێز ئەمەش واتە کۆمەڵگە بە قۆناغەکانی گەشەکردن نەڕۆشتون لە فرەخوایی بۆ یەکتاپەرستی، وەک باوەڕیان وایە شوێنکەوتوانی تیۆری پەرەسەندن جەخت دەکاتەوە کە هزری مرۆڤ یەکتاپەرستی دروست کردووە، بەڵام ڕاستێکی ئەوەیە کە هزری مرۆڤ هۆکار بۆ دروستکردنی فرەخوایی لە یەکتاپەرستی. هەروەک ویلیام شەمت جەختی لەسەر دەکاتەوە دەڵێت بنچینەی ئاین یەکتاپەرستیە دواتر بۆ فرەخوایی. ئەمە جیاکاریە لە نێوان ئاسمان و زەوی. پەراوێز لە بیر و باوەڕی مەجووسدا هاتووە کە پاش ململانی و ئاشتەوایی لە نێوان یەزدان و ئەهریمەن کە دوو خواوەندن ڕێکەوتن کە گیانی خوارەوە واتە زەوی تەنها بۆ ئەهریمەن بێت بۆ ماوەی 7,000 ساڵ، کە بووە هۆی جیاکردنەوەی چەمکەیەکانیەکان، دنیا و دواڕۆژ، یاساکانی زەوی و یاساکانی ئاسمان، لاهوت و ناسوود لە مەسیحیەت، عەقڵ و نەقڵ، ئەهلی قەڵەم و ئەهلی شمشێر، پیاوانی ئاینی و پیاوانی نائاینی، مەسیح و مەسیحیەت، دواتر جیاکردنەوەی ئاین و دنیا عەلمانیەتی لێبەرهەم هات. هەروەک ئەوەی ئاین بۆ دواڕۆژ هاتووە، مرۆڤی وەک دیلی چاوەڕوانی تەسلیم بوون بە ئەمری واقع داناوە بەبێ بەرگری و کۆششکردن. لە ڕیسالەکانی ئیخوان و سەفاش ژمارەسی بەناو نیشانی مەثنەویە الئینسان دەڵێت مرۆڤ پێکاتووە لە دوو دژی جەستەی مادی و دەرونی ڕوحانی، یەکەمیان بۆ دنیا کار دەکات و دووەمیشیان بۆ دواڕۆژ هاتووە، ئەوەیان تەنزیریش بووە بۆ پاپا و ئیمپراتۆر. هەروەک مرۆڤ لە دوو لای مادی و ڕوحی پێکاتووە، دەبێت دەسەڵاتیش لەو دوو لایە پێکات بێت. ئاین و پاپا بۆ ڕوحی دواڕۆژ، مرۆڤ و دەوڵەت و ئیمپراتۆریش بۆ جەستە و دنیای، ناسوود بۆ دنیا و لاهوتیش بۆ دواڕۆژ. دەخی تر لە ئینجیل ئەم تیۆرەی پتەوتر کردووە بە بۆنەی پێدانی سەرانە بە قەیسەر تێیدا هاتووە، ئەوەی هی قەیسەرە با بۆ قەیسەر بێت، ئەوەش هی خوایە با بۆ خوا بێت. بەم شێوەیەش نیشتیمانی من لەم دنیاە نییە. لە ئامۆژگارەکانی سەرکردە ئاینەکان بۆ گەل و بۆ قڕاگرتن بەرامبەر دەسەڵاتی ستەمکار لە پێناو گەشتن بە بەهەشت، هەروەک لە ئینجیلدا هاتووە گوێم لێبوو دەیوت چاو بە چاو و ددان بە ددان، بەڵام من بە ئێوە دەڵێم دژایەتی ئەو کەسە مەکەن کە دەیەوێت خراپە بەرامبەرتان بکات. ئەگەر یەکێک بێوێت زلێک لە ڕوومەتی ڕاستان بدات لا ڕوومەتەکەی تری بۆ وەرگێڕە، ئەگەر یەکێک ویستی ستەمتان لێ بکات بۆ ئەوەی پۆشاکتان ببات ئەوە پۆشاکیان بۆ جێبهێڵن. ئەجاب يسوع مملكتي ليست من هذا العالم، لو كانت مملكتي من هذا العالم لكان خدامي يجاهدون لكي لا أسلم إلى اليهود، ولكن الآن ليست مملكتي منهن.
هەر لەوە ڕۆسۆ دەڵێت ئاینی مەسیحی تەنها باسی ئاسمانە، باسی کێشەی زەوی تێدا نییە. دەژڵێت بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی بێدەنگ وا چاکە هەمووی مەسیحی بن. لە شوێنێکی تری ئینجیل هاتووە: فلا تهتموا للغد لأن الغد يهتم بما لنفسه يكفي اليوم شره. بوویتە کاریگەری لەسەر بەشێکی زۆری لە زانایانی ئیسلام، بوویتە کاریگەری لەسەر بەشێکی زۆری لە زانایانی ئیسلامیش کە پیان وا بێت پەیوەندی دەسەڵات و هاوڵاتی بەم شێوە بێت. ئەگەر کاری دەسەڵات چاک بوو ئەوە پاداشتی خۆیان دەبێ و هاوڵاتیش دەبێ سوپاسیان بکەن. ئەگەر خراپەشیان کرد ئەوە دەبێ هاوڵاتی ئۆقرە بگرێت بۆ ڕۆژی دوایی. والنقل عبد الكريم الخطيب القول الحسن البصري: ألا لا تسبوا الولاة فإنهم إن أحسنوا فلهم الأجر وعليكم الشكر، وإن أساءوا فعليهم الوزر وعليكم الصبر، وإنما هم نقمة ينتقم الله بهم ممن يشاء فلا تستقبلوا نقمة. قال جاريتر رقبة بيشواني آيني أسل هەر بەناوی ئاینەوە کاری خراپ کراوە. ئاین بۆ دژی زوڵم هاتووە، چ بە دەست چ بە زمان و چ بە دڵ، کە گوزارشتی ڕاستەقینەی قۆناغەکانی مەعارەزەیە بۆ هەموو دۆخێک. کەچی بەکاریان هێناوە بۆ ملکەچی مەزلوم لە قازانجی زاڵم. قەشە ئۆگستین هەژار و بەندە قەدەری خوددایە، نابێ خۆرزگار بکەن و ئەو قەدەرە تێک بدەن، نابێ بەرگری و مەعارەزەیی بکەن. ڕوونتر قەدیز ئۆگستین لە کتێبی مەلەکوت الله دەڵێ بۆیە خوا عەبدایەتی داهێناوە وەک سزا، بۆیە هەر تەقەلایەکی مەعارەزەی بۆ هەڵوەشانەوەی سیستەمی عەبدایەتی ئەوە یاخیبوونە لە فەرمانی خوددا. ئیبن عەبدوڕەبە هەمان بۆ چوون بە ناوی ئاینی ئیسلام دووبارە دەکاتەوە، دەڵێ: إذا كان الحاكم عادلا فله الأجر وعليكم الشكر، وإذا كان ظالما فعليه الوزر وعليك الصبر، إن السلطان ظل الله في الأرض. زیاتر لەوەش لەلایەن ئیمامەکان وتراوە 60 ساڵ لە سوڵتانێکی زاڵم باشترە لەوەی یەک شەو بێ سوڵتان بین. بۆیە دژایەتی کردن و مەعارەزەی دەسەڵات حرام کردووە و داوای کردووە ملکەچی و ئۆقرە باشترە لە بەرگری و فیتنە. لەوە مارکس بەم جۆرە ئاینانەی وتووە تلیاکی گەلان. کێشەی گەورەی فقه نەک هەموو فقه ئەوەیە کەمتر ئامانجی ئاینی دێنەتە دی کە بەرپاکردنی شارستانی و ئیعمار و پێشکەوتن و تەکنیک و گەشەی عەقڵی. زۆر جار منهەجێکی عەبەسیە و دیار نییە ئامانجی چییە بۆ دنیا و قیامەتی لێکجا کردوتەوە. گوایە ئاین بۆ قیامەتە و عەقڵ و زانستیش بۆ دنیا. وای کردووە ئاینی ئیسلامیش بەرەو لاهوتی و سروشت و جۆرێک لە مەسیحەت بڕوە کە وەسفی ئەوە هەڵگرێ ئاینی ئیسلامیش ئاینی شەخصی بێت. وای کرد سپینۆزا بڵێت ئەرکی فەلسەفە دۆزینەوەی حەقە و ئەرکی ئاینیش بەندایەتیە. گرنگی نەدانی بەشی ئەکتیڤی فەقهی ئیسلامی بە فەلسەفە و فکر و زانست و تەکنەلۆژیا و هێنانەدی شارستانی کاریگەری ئاینی لە کۆمەڵگەدا بڕی. ئەمە دۆخی ئاینی لادراوە لە ڕاستە ڕێگەی خۆی کە مرۆڤ بەرەو ئەفسانە و خەیاڵ دەبا. لە کۆتاییدا ئاین لەلایەن پیاوانی ئاینی و دەسەڵات و عەلمانی وەک یەک بەکاردێت. دەبێتە هۆکارێک بەدەست ئەو چینانەی کە ئاین بەکاردەهێنن دژی گەل بەگشتی. بەم شێوەیە مەسیحیەت لە ئەوروپا تووشی لادانی زۆر بوو لە بواری بیر و باوەڕی هزری و سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری. کۆمەڵگەی موسڵمانیش بە جۆرێکی تر کە بووە کۆسپێکی مەزن لە بەردەم پێشکەوتنی شارستانی. ئەمەش دەرەنجامێکی لۆژیکیە بەریەک بکەوێت لەگەڵ پێشکەوتنی مرۆیی. لەمەشدا بووە یەکەم شانۆی ئەم بە یەکدادانە بەریەککەوتن لە نێوان دەسەڵاتی ئاینی کەنیسە لەگەڵ زانە و فەیلسوف و توێژەر و تەواوی سیاسەتی مەدەنی. پەرتوکەکانیان قەدەقە کردن، لە ناویشیاندا پەرتوکی ئیسلامی زانستی نەک فەقهی. دادگایەکانیان بۆ دانان و هەندێکیان سووتاندن، تۆمەتباریان کردن بە هەرتەقە و بێباوەڕی. توێژینەوەکانی تەتەواوڕی و مادی هەوڵیان داوە قۆناغبەندیەکی وا بکەن بە پێی گەشەی عەقڵانی ئاین بخەنە پاش و ڕیشە بۆ عەلمانیەت بدۆزنەوە، بیکەنە مێژووی گەشەی عەقڵانیەت. جاری وایە عەلمانیەت و عیلمیشیان تێکەڵ کردووە کەچی وانییە. ئاینی و نەئاینی بەتەریبی هاتووە. گوایە سەرەتای کۆمەڵگا شیوعیە ئەلبیدائیە بێ ئاینی بوو بێت. ئەوە ئەسڵی نییە. زۆربەی زانایانی ئەنترۆپۆلۆژی و شوێنەوارناسان کۆکن کە لە مێژوودا میلەتان بێ کۆشک و تەلار بووە، بێ فەلسەفە و هونەر بووە، بەڵام هەرگیز بێ ئاین و بێ پەرزگار نەبوون. لە معجەم لاروس هاتووە کە لە تاکی دڕندەترین میلەتانیش مەیلی ئاینی تێدا بووە. لە قورئانیش ئاماژە بەوە کراوە بۆ هەموو نەتەوەیەک
پێغەمبەرێک بە زمانی خۆیان ڕەوانە کراوە وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم فيضل الله من يشاء ويهدي من يشاء وهو العزيز الحكيم. ملحدەکان مێژوویەکی ئەسڵیان نییە، هەروەک دەبینین فەیلسوفە ملحدەکانی وەک هەرکلیت، سومخیا، پیلاس، دیاگراس و میلۆس، ئەناکسیۆگۆڕاس، شیشڕۆن، تیۆدرۆس، گریتۆس و سینکا لایەنگری وایان بۆ دروست نەبووە لەسەر ئاستی میلی، تەنها لەسەر ئاستی توێژینەوەی فەیلسوف و زانا و عەقڵمەندەکان بووە. کوا ئێستا میلەتێک لەسەر ڕاڕەوی مولحیدی مێژووی بڕوات؟ ئەوە تا جیهان دابۆشووە بەسەر میلەتانی پێغەمبەرەکان، ئەوروپا بۆ مەسیحی و جیهانی ئیسلامی بۆ محەممەد و یەهودی بۆ موسا و چین و ئاسیا ڕۆژهەڵات بۆ کۆنفۆشیۆس، هیند بۆ بوزا و زەردەشت و بوزا و کۆنفۆشیۆس و زەردەشتیش بە تەئکید سەرچاوی ئاینیان هەیە، مادام توخمی ئەخلاق سەرمەشقە. جگە لە پێغەمبەران شان بەشانی ئەو فەیلسوفانەش فەیلسوفانی ئاینی هەبووە، یۆنانی و هەر سێ مەدرسەی سەرەکی ئاینی و نەئاینی و مامناوەندی لێ خەمڵێ. مەدرسەی ئاینی یان نزیک لە ئاینی بریتی بوو لە فەیلسوف و زانایانی وەک فیساگۆرس و ئەمبادیکلیس و ئەنەکسیمونراس تا دەگاتە سوکرات. المقدسی دەڵێ باپیرانی ئەفلاتون لە پێغەمبەرانن، وأما الحرانية فإنهم يقولون لن تحصل أسماء الرسل الذين دعوا إلى الله وإنهم مشهورون، أراني وأخثى وذيمون وهرمس وسولون جد الأفلاطون الأمة. أو يرونا هريك لفيساغورس أخبار ديكليس كتابي حضرتي سليمان و حضرتي داود بونا. لطبقات الأمم صاعدي الأندلسي زياتر باسي لبيوندي حضرتي سليمان و فيساغورس كردوا. بلام لكتابي تاريخ الحكماء علي بن يوسف القفطي صاد 15 دەڵێت قوتابی لوقمان بووە. سولەیمان بە حەکیمترین مرۆڤی سەرزەوی وەسف کراوە. بۆیە ئەوانە خاوەنی داوەش بوونە بۆ بڵاوکردنەوەی ئاین. لەگەڵ هاتنی ئەسکەندەر بۆ ڕەشهەڵات دوو قوتابی فیساگۆرس بە ناوی مەرزنۆس و فلانۆس فەلسەفە و باوەڕی فیساگۆرس و هیلینیستیان لە فارس و هند بڵاو دەکردەوە. باڵی ئاینیەکان چالاکتر و دڵسۆزتر بوونە، بەڵام دوای ئەزموونی ئەوروپا نۆرەی نەئاینیەکان هاتەوە. ئیتر فەلسەفە و زانستی بێباوەڕی بەردەوام بووە تا سەدەی حەڤدەم بە دواوەتەکانی بەخۆدا. گەورەترینیان سپینۆزا و هۆبس شپنهاوەر، دیڤید هیوم، جۆن دیوی، برتراند راسل پێیان وابوو ئاین و شەریعەت لە یاسا وەردەگیرێ نەک لە ڕاستی گەردوونی. یاساش فەرمانی دەسەڵاتە، وەک هۆبس ساڵی 1588 بۆ 1679 زاینی دەڵێت ئاین لە خوددا وەردەگیرێتەوە بۆ نێو دەوڵەت. بەشێکیش بە کتێب و توێژینەوەی زانستی و فەلسەفی ئایدۆلۆژیا هاتنە مەیدان دژ بە ئاین. لەوانە النسق المەسیحیەی شوپنهاوەر و جۆهر مەسیحیەتی فیورباخ ساڵی 1848، الوجود والعدمی سارتر، مستقبل الوهمی فروید، ئەوانە کتێبی هەرە ملحید و دژ بەخوا و ئاینن. اینجا میکافیلی بەمیر ئیڤان باڤلۆڤ 1849 بۆ 1936 لەبارەی محاضرات في عمل نصف الكرة الموخية سبونزا 1632 بۆ 1677 الرسالة في اللاهوت والسياسية لە دوای شۆڕشی فەڕەنسا 1789 زاینی بۆ یەکەم جار بڕیار بە ناوی گەلدرا لە جیاتی بە ناوی خوددا. لە دوای ئەوانش فریدریک نیتچە 1844 بۆ 1900 خاوەنی دروشمی مەرگ بە خوددا، داروین، ئەسڵ ئەنواع مارکس، ئەنجلوس لینین. دواتر زانست بووە لایەنێک و ئاینیش لە دژی وەستا. هەر سەرکەوتنێکی زانست لە بەرامبەریدا شکستێکی ئاین بووە. یەکەم شانە بۆ ئەم ململانەیە لەگەڵ فەلسەفە بوو. ڕەگ و ڕیشەی ئەم ململانەیە ئەقلیەتی دەگەڕێتەوە بۆ سەردەمی قوتابخانەی یۆنانیەکان. هەروەک پێشتر باسمان کرد لە سەردەمی ڕۆشنگەری جارێکی تر بۆی گەڕانەوە لە سەدەی 16 تا 17 ڕوبەڕوو لەگەڵ چەمک و تێگەشتنە ئاینەکان. دواتر ململانەکە هەڵکشا بۆ گۆڕەپانی زانستی لە کاتی دۆزینەوە گرنگەکان لە زانستە گەردوونیەکان لەلایەن کۆپەرنیکۆوە 1473 بۆ 1543 و کیبلەر 1571 بۆ 1630 زاینی کە شۆڕشی گەورەی لە عەقڵی مرۆڤایەتی بەرپا کرد لەسەر دەستی نیکۆلا میکافیلی 1469 بۆ 1547 زاینی بەرەو گۆڕەپانی سیاست هەڵکشا. کاتێک کودەتای بەسەر تێگەشتنی ئاینی و ئەخلاقی سیاسیدا کرد لە پەرتوکەکەی ئەلئەمیر و ئەتروحات ئەوەی ناوی دەنێن سیاسەتی نوێ و سەردەمی دامەزراندن. لەبەر ئەوە میکافیلی وەک دامەزرێنەری ئەلمانیەت
ناوزەند دەکەن لە هەندێک سەرچاوەدا یاخود بەلایانی کەمەوە دامەزرێننی ئەلمانێتی سیاسیە. هۆبز ساڵی 1855 بۆ 1679 زایانی ئەم هزرەی بە تەواوی گەشە پێدا بە ئاراستەی جیاکردنەوەی سیاست لە ئاین. پەراوێز سەرباری هەردوو پەرتووکەکەی ئەمیر و ئەتڕوحات پەرتووکی تری هەن وەک فەن الحروب، تەریخ، فلونونسا بە ڕێسای ئامانج و پاسا و بە هۆکارێک دەدات تێیدا ئامۆژگاری دەسەڵاتداران دەکات بۆ ئەوەی دەست بەسەر هێزی گەلدا بگرن. دۆخی سیاسی ئێستا لە جیهان وەک بنەما بۆ ئەمە دەگەڕێنێتەوە. لە ڕاستیدا دامەزرێنەری مەزهەبی سیاسی ئەلمانیە نەوەک زانستی سیاسی نوێ. بۆ ڕۆژگاری ئێستا سێ بیرمەند ڕۆڵیان هەبووە لەسەر هەڵدان و پتەوکردنی ئەلمانیەت و گواستنەوەی بۆ ڕۆژگاری ئێستا. ئەوانیش یاسانس جین بۆ دینی فەڕەنسی و هەروەها سیاسەتمەدار جۆهاش سیوسی ئەڵمانی و هەروەها دادوەری هۆڵەندی جیریتیۆس. ئەو کەسە بوو کە بناغەی بۆ یاسای نێودەوڵەتی دانا. پاش گفتوگۆکردنی چڕ لەبارەیەوە جۆن هیلیۆک 1870 بۆ 1916 زایانی زاراوەی ئەلمانێتی بۆ یەکەم جار بەمانە نوێیەکەی بەکارهێنا. هۆلیۆک هەوڵیدا پێناسەیەکی نوێ بێنێت و وای بیرکردەوە کە بێلایەنە وەک ئەمەی خوارەوە. باوەڕبوون بە توانای چەکسازیکردنی دۆخی مرۆڤ لە میانەی ڕێگە مادیەکان بەبێ بەرەنگاربوونەوەی بابەتی بیر و باوەڕ، جا پەسەندکردن بێت یاخود ڕەندکردنەوەی. لەگەڵ پتەوکردنی ئەلمانیەت لایانی سیاسی و هزری و یاسایی کەنیسا کۆمەڵێک سازشی کرد کە لە ساڵی 1885 زایانی بە فەرمی دانینا بەجاکردنەوەی هەردوو دەسەڵاتی مەدەنی و ئاینی. بۆ یەکەم جار پرۆستانت دانینا بۆی بەخششی خوایی بەبێ نێوەتگیری کەنیسا بە مرۆڤ دەگات. دواتر مەزهەبی کاسۆلیکی دانینا کە با بەلاوێنی 13هەم داهێنا لە کۆتایی سەدەی 19هەم. بەجاکردنەوەی ئەم دوو دەسەڵاتە دواتر بابیوسی 11هەم ڕەزامەندی خۆی ڕانگەیاند بۆ جاکردنەوەی ئاین لە دەوڵەت کە فەڕەنسا پشتی پێبەست بوو. پاشان بە پلەبەندی ئاین گۆڕا تەنها بۆ پەیوەندی نێوان خوا و تاکو و بۆ بابەتێکی تاکەسی. بەڵام لە ڕووی واقعەوە ئاراستەی سیاسی نوێ لەسەر بناغی نەتەوەی دروست بوون. بۆ یەکەم جار لە دەرەوەی چوارچێوەی ئاینی لە ناوچەکە شانشینێکی نەتەوەی خاوەن سنوور و سیاسەتی خۆی دروست بوو لە ئینگلتەرا لە ماوەی ساڵانی 1485 بۆ 1569 لەسەر دەستی هێنری حوتەم لە فەڕەنسا لە ماوەی 1461 بۆ 1483 زایانی لە ئیسپانیا لە ساڵی 1469 زایانی دواتر هۆڵەندا. پەیماننامەی ویسفالیا لە ساڵی 1648 زایانی بوونی ئەم دەوڵەتانەی بەهێزتر کرد. ئەمە بە سەرەتای سەردەمی ئەلمانیەت دادەنرێت هەروەک محەممەد شەمسەدین مێژووی ئەلمانیەت لە سەردەمی نوێ بە کۆتایی سەردەمی دەرەبەگایەتی و دروستبوونی دەوڵەتی نەتەوەی لە ئەوروپا دەبەستێتەوە. یەکەم بوونی سیاسی ئەلمانی پاش شۆڕشی فەڕەنسی ساڵی 1789 زایانی بە دروشمی ئازادی برایەتی یەکسانی دەرکەوت بە ناوی گەلەوە حکمی دەکرد نەوەک بە ناوی خوددا. دواتر زۆربەی ئەندامانی پەرلەمانی فەڕەنسی لە ئەلمانیەکانیان بوون. ئەوانیش وەک مافی خۆیان یاسا ئەلمانیەکانیان دەرکرد. دەسەڵاتی کەنیسەیان لە حکمڕانی دوورخستەوە. لە کۆتایی سەدەی 19هەم فەڕەنسا پەیوەندی خۆی لەگەڵ کەنیسە و دواتر دەوڵەتی فاتیکان ساڵی 1904 زایانی پسڕاند. دوای ئەویش ئیسپانیا دەستی کرد بە جێبەجێکردنی ئەلمانیەت لە نێوان ساڵانی 1868 بۆ 1876 زایانی. دواتر مەکسیک لە ناوەڕاستی سەدەی 19هەم. دوای ئەمە باقی ئەوروپا دەوڵەتی نوێی لەسەر ئەم بناغەیە دروست کرد. بەم شێوەیە بە کۆتایی هاتنی سەدەی 19هەم ئەلمانیەت لە هەموو ئەوروپا بڵاو بووەوە. لە ڕووی یاسایەوە دەوڵەتە ئەوروپیەکان دەستیان کرد بە تۆمارکردنی بەندی تایبەت کە باز لە ئەلمانیەت دەکات لەژێر بارودۆخێکی پاشەکشەی ئاینەکان جیهانی گرتبووەوە. ئاینەکان لە بارودۆخێکی فەرامۆشکرا بوون. ئەو فەرامۆشە لە هەندێک وڵات گەیشت بۆ ئاستی دەستوری کە ئاین نێتە ناو دەوڵەت یان ئەوەی ئێستا پێدەورێت یان ئەوەی ئێستا پێدەوترێت ئاینی فەرمی وڵات فڵانە ئاینە. لە پێش هەمووان کۆنگرێسی ئەمریکی ئەنجا لە مادەی 116 دەستوری نەمسایی ساڵی 1901 زۆر وڵاتی تریشی بەدوا داهات. لە هەمویان ڕوونتر دەستوری فەڕەنسا مادەی 2 دەستوری فەڕەنسی واتۆمارکرا. فرنسا جمهورية لا تتجزأ علمانية ديمقراطية اجتماعية وهي تضمن مساواة أمام قانون للجميع المواطنين دون تتميز بسبب الأصل أو الدين وهي تحترم الكل. پراویس دەستوری فەڕەنسا لە 4 ئۆکتۆبەری ساڵی 1950 دەرچوو 92 مادە بوو. هەرچی دەستوری ئەمریکایە کە لە 17 نوێی 1970 یاواهی کراوە لاگری ئاینیە
بەڵام نەیکردوتە مەرج وەک لە بڕگەی 3 مادەی 6 وا هاتووە، بەڵام نەیکردوتە مەرج. دوایی پەڕیەوە بۆ کشوەرەکانی تریش. مادەی 20 دەستوری ژاپۆن، دیباجەی دەستوری هیندی 1950 بەو دواییە گەیشتە وڵاتانی کۆنە شیوعی، لەوانە مادەی 16 دەستوری بیلاو رووسیا سالی 1994، مادەی 11 دەستوری ئەسیۆبی 1994، مادەی 14 دەستوری رووسیایی 1993. لە زۆر وڵاتی تر بە شێوەی جیاوا دەهات. مادەی 8 دەستوری ئەنگۆلیا، مادەی 7 دەستوری ئازەربایجان، مادەی 1 کازاخستان، مادەی 1 قرغیزیا، مادەی 1 مەدگەشکەر، مادەی 1 وڵاتی مالی، مادەی 1 تاجیکستان. لە دەستوری تورکیاش هەر ناوترێ. هەرچی ئیتاڵیایە کە چەقی قورسایی پاپا لەوەیە. ڕێکەوتنێک لە نێوان مۆسۆلۆنی و پاپا کرا لە 11 فەبراری 1929 کە بە ڕێکەوتنی لاتران بەناوبانگە بۆ ئەوەی ئاینی فەرمی دەوڵەت ببێتە کاسۆلیکی. لە ماوەی ساڵی 1947 دەوڵەت بووە ئەڵمانیەت و بابەتی ئاینی فەرمی دەوڵەت لادرا. ئەو کاتە مۆسۆلینی وتی لەگەڵ پاپا ڕێکەوتین لەسەر ئەوەی کە مرۆڤ هەر لە کاتی لەدایک بوونەوە بۆ من بێت و بۆ کەنیسە جێ نەهێڵم، تەنها کاتی مردنی نەبێت لەو ساتەوە بۆ پاپا بێت. ئەو ڕێکەوتنەوە ڕێسایە لە دوای سایکس پیکۆ زیاتر لە جیهانی ئیسلامی بەڕوونی بەرجەستە بووە. تا ئێستاش ئاسەواری ماوە. هیتلەر و پاشانی شیوعیەتیش ئەم کارەیان کرد. لە ئیسپانیاش هەر بەم شێوەیە بوو. پاشان هەموو دەوڵەتانی تری ئەوروپا کاری خۆیان کرد لەسەر دەستورەکانی خۆیان. ڕاستەوخۆ ئەڵمانیەتیان تۆمار کرد و نووسیەوە، یاخۆت لە میانی مادە دەستوریەکان بەبێ باسکردنی ئەڵمانیەت. پاش ملکەچکردنی ئاین بۆ حکمی یاسا زەرەر و زیانێکی زۆریان لێبینی. هاتن جارێکی تر ئەو هەڵوێستە دەستوریە توندیان هەموار کردەوە. دووبارە مادەی تایبەتیان لە دەستوردا نووسی، تیایدا دانیان نا بە ڕێزگرتنی ئاینی مەسیحی لە میانەی یاسا نەوەک لە میانەی مافی خوایی بە گوێرەی وەسی هۆبۆس. لەو دەوڵەتانەش یۆنان لە مادەی 1 و 47 دانیمارک، هەردوو مادەی 1 و 2، نەرویج مادەی 12، سوید مادەی 4، کۆلۆمبیا مادەی 54، کۆرسیکا مادەی 66، سلڤادۆر مادەی 12، ئیسپانیا مادەی 6، پرتوگال مادەی 24، باراکوای مادەی 3، ئەرجەنتین مادەی 2. هەندێک لە وڵاتان بەمەرجیان گرتووە دەبێ پادشا یاخود سەرۆکی دەوڵەت لەسەر ئاینی مەسیحی بێت. نمونەی ئەمە مادەی 4 دەستوری سویدی، مادەی 9 دەستوری ئیسپانیا. لە هەموو ئەم مادانە دانراوە بەوەی ئاینی فەرمی دەوڵەت مەسیحیە. باسی سێم داینەوەی ئەڵمانیەت و پایەکانی. کۆمەڵێک هۆکار و پاساو هەن یارمەتی دەربوون بۆ بڵاوکردنەوەی سیستەمی ئەڵمانیەت. لەم خاڵانە کورتیان دەکەینەوە. یەکەم، خراپ بەکارهێنانی ئاین. پیاوانی ئاینی لە زۆربەی ئاینەکان ڕۆڵێکی ئیجابیان هەبوو بێت، ئەوە سلبیشیان هەبووە. دەوترێت لە کۆمەڵگەی ئیسلامی پیاوی ئاینی نییە، هەیە لە نێو مەسیحی زیاتر. وادا دەندرا کەنیسە نیوانگیری نێوان خوا و بەندەیە. باوەڕ وابوو کە بڕیاری دنیا و دوا ڕۆژ بەدەستی ئەوانە. بەهەشت بە هەر کەسێک دەدەن کە دەیانەوێ. دواتر بەخشندەی خوا و بەهەشتەکەیان دەفرۆشت بە بلیتی لێخۆش بوون. بانگەشی ئەوان دەکرد کە دەسەڵاتەکەیان سیۆکراتیە، واتە دەوڵەتی خوا لەسەر زەوی. وا خۆیان دەردەخست کە پیرۆز و پارێزراون لە هەڵا، جێگەی ڕەخنە و هەڵسەنگاندن نینە. بەو جۆرە دەسەڵاتانە لە ڕووی ئەکادیمیەوە وتراوە theory divine right، دەسەڵاتی پیرۆز و خاک و ئەهریمەنەکەی پیرۆزە، بۆ بلیمەتیشە و موڵکی شایە. جاریش وایە پێی وتراوە سیزایرم نەک سیکۆراتی، بەڵام لە هەردوو باردا سزای لادان و سەرپێچی لەم جۆرە حکمانە زۆر توند بووە. بریتی بووە لە یاخیبوون لە خوددا. لە پەیامەکانی پۆلس ژمارە 13 بۆ میلەتی ڕۆمان هاتووە دەسەڵات تەنها بۆ خوددایە، هەرچی ڕوبەڕووی دەسەڵات بێتەوە لەخوا یاخی بووە. دوای ئەوانش زۆربەی جار پاپا فەرمانی وای کردووە کە یاخیبوون لە دەسەڵات یاخیبوونە لە مەسیح. لە ئەزمموی ئیسلامیش هاوشێوی بەدی دەکرێت لەبارەی حکمی خوایی لەسەر زەوی. ئەو تێڕوانینانە بوونە گەورەترین لەمپەر لە بەردەم پێشکەوتنی کۆمەڵگە. لەبەر ئەوە کۆمەڵگە پێویستی بە سیستەمێکی تر بوو لە بری ئەو، وەک ئەڵمانیەت بۆ ئەوەی شوێنی دەسەڵاتی کەنیسە بگرێتەوە. لە دەرەنجامی ئەمە ئەڵمانیەت بە شێوەیەکی خێرا بڵاو بووە. دووەم، پێشکەوتنی زانستی. لەو ماوەیەدا کە ئاماژەمان پێدا دۆزینەوەی زانستی گەورە دەرکەوتن، بە تایبەتی لەباری گەردوون ناسی. بیر و باوەڕی مەسیحی لەبارەی گەردوون لەو هزرانەوە هاتبوون
کە لە پەرتووکی مەجستی بەتلیمۆس هاتووە کە باوەڕی وا بوو گەردوون بێ سەرەتا و بێ کۆتایە وەک کات و شوێن سنووری نییە زەویش سنتەرە هەموو پێکاتەکانی بوون بە دەوریدا دەخولێنەوە لەگەڵ هەندێ هزری ئەفسانەیی تر بۆ نمونە هارکلیتیس پێی وابوو ڕۆژتەنێکە بەیانیان گردەگرێت و ئێوارانیش دەکوژێتەوە دواتر جیاکاریان دەکرد لە نێوان ئەوەی زەمینە و ئەوەشی ئاسمانیە یەکەم کەس ئەم بیر و باوەڕە گەردوون ناسیە بەتلیمۆسیەی هێنایەنە و بیر و باوەڕی مەسیحی تۆماس ئەکوینی بوو لە ساڵی 1225 بۆ 1274 زاینی دەوترێ یەکەم جار لەسەر دەستی معتەزیلەش ئەو بیر و باوەڕە گەردوونیە هاتوتە نێو عەقیدەی ئیسلامی بە تەواوی نەبووە بەشێک لە عەقیدەی ئیسلامی بەهۆی قایل نەبوونی بەشێک لە فەیلسوفان لەوانە کندی و غەزالی و ئەبوو عەلای مەعری و ئیخوان و سەفا بەڵام باڵی فەقهی بە تەواوی کەوتە نێو بۆچوونێکی تری گەردوونی ئەویش چەسپاوی زەوی و سوڕانی ئاسمان لەو بارەیەوە ئەبوو حسین بن منادی دەڵێت لا خلاف بين العلماء في إن الأرض مثل قبة وإن العالم مثل كرة وإنها تدور بما فيها من كواكب ثابتين غير متحركين أحدهما في ناحية الشمال والآخر في ناحية الجنوب كرة الأرض مثبتة وسط السماء كالنقطة من دائرة زانانی سەلەفی سعودی تا ئەو ساتەش ئەو ڕانەی مەجەستیان هەیە لەبارەی گەردوون لەناوشی ئاش هەندێک زانایانی ئەوە وەک ئەوانەی سعودیا بە هەڵەدا چوونە لشرح الأصول الكافي مولى محمد الصالح المازندراني جيم 1 شرح المقدمة ونصلي على سيد أنبيائك وأشرف أوليائك صلاة دائما ما دامت الأرض ساكنة والفلك الدوران ئەوە لە کاتێکدا بووە زانایانی ئەکادیمی ئاینی ئیسلامی ئەو ڕایەیان نەبووە بەپێی هەندێک سەرچاوەی قەزوینیش کۆپەرنیکۆس باسی سوڕانی زەوی کردووە یاقوت حەمەوی دەڵێ وقال قوم الأرض تهوي إلى ما لا نهاية له السماء ترتفع إلى ما لا نهاية له وقال قوم إن الذي يرى من دوران الكواكب إنما هو دور الأرض لا دور الفلك مەقدیسی هەمان ڕاستی دەڵێ ئەلبیرۆنی لە 1973 زانیوێتی زەوی خڕە و نیوەتیرەشی دۆزیوەتەوە ئەبوو بەکری ڕازی زانیوێتی زەوی خڕە و ڕۆژ لە زەوی گەورەترە مانگیش لەو بچووکترە ئەلبیرۆنی و زۆری تری پێش گالیلۆ وتویانە زەوی خڕە و ئەو دەسوڕێتەوە نەک ئاسمان لە هەمووان ڕوونتر هەریەکە لە شەریف جرجانی و عەبدوڕەحمان ئەیجی باسی سوڕانی زەویان کردووە وتویانە سوڕانەوەکەشی پێچەوانەیە لە ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵات بەڵام ئەو زانیارانە شاردراونەتەوە و دژایەتیان کراوە دواتر لە ڕۆژئاوا هەریەکە لە کۆپەرنیکۆ گالیلۆ کلیپەر جۆردانۆ بوونە خاوەنی ئەو داهێنانە شۆڕشی گەردوونیان دەست پێ کرد کە دژی بیر و باوەڕی مەسیحی و عەقیدەی فیقهی ئیسلامی بوو سلماندیان کە زەوی سنتەری بوون نییە ئەستێرەش شوێنکەوتەیەکی بچووکە هیچ پیرۆزیەک یاخود جیاوازیەکی تایبەت لە ئاسمانەوە نییە یاخود بە پێچەوانەوە هەردووکیان لە هەمان ڕەگەز پێک دێن بەم شێوەیە زانست دەستکەوتی گرنگی لە فیزیا و کیمیا و بایۆلۆجی و زانستە مرۆڤی و کۆمەڵایەتیەکان و ئەنترۆپۆلۆجیای تیۆری زانستی تر بە تایبەت تیۆری پەرەسەندن بەدەستێنا لە هەر هەنگاوێکی زانستی کەنیسە دژایەتی دەکرد ململانەیەکە بە سەرکەوتنی زانست و شکستی کەنیسە کۆتایی هات بە هەمان شێوە لە جیهانی ئیسلامیش هەموو ئەوانە پاڵینە بە هوایهید بڵێت لە هەر بابەتێک کە ئاین و زانست تێیدا ناکۆک بن زانست دەڵێت ئاین بێدەنگ بە ئینگلیس قسەی لەسەر ئەم دیمەنە کردووە و دەڵێ ئاینی خوا بە شکستی جەنەڕاڵەکان فریدریک و ویلیامی سێم دەچێت کاتێک قەڵا لە دوای قەڵا دەرکەوتنە دەستی دوژمنان ئەمەش سەری بۆ ئەوە کێشا بڵێن عەقڵی ئاینی ناتەواوە هەروەک هەریەکە لە ئەرمست هەمونغوایی و ستاندال و کارل مارکس و فیروباخ زۆرێکی تر ئەمەیان وت بەم شێوەیە کەنیسە دژی سەرکەوتنە عەقڵی و زانستی و سەردەمیەکان بوو بۆ پشتڕاستکردنەوەی قسەی هەریەکە لە ئەبوو عەلای مەعاری و دانتی کاتێک وتیان خەڵکی سەرزەوی دوو زۆرن یان پیاوێکە خاوەن عەقڵە و هیچ ئاینی نییە یاخود خاوەن ئاینە و هیچ عەقڵێکی نییە عەلمانیەت بۆ لایانی عەقڵی و زانستی پیاوێکی خاوەن عەقڵ دژ بە هزرە ئەفسانەیە ئاینەکان پیاوێک کە خاوەن عەقڵی نییە هەر کاتێک عەقڵی مرۆیی پێشکەوتنێکی بەدەستێنا یاسایەکی دۆزیەوە و ئامرازێکی داهێنا عەلمانیەت فراوان دەبێت و لە بەرامبەردا ئاین لاواز دەبێت